بابێن لەسەر ئەو بابەتەی کە گرنگی بۆ هەموو لایەک هەیە ئینتەرنێت بۆتە بەشێکی سەرەکی لە ژیانی ئێمە. جا ڕۆژانەش گۆڕانکاری و مانگانە و ساڵانە زۆر ئەبینین گۆڕانکاری زۆر لە ناو چڕەکانی ئینتەرنێتە دروست دەبێت. ئینتەرنێتی 5G دوایین نەوەی پەیوەندی سەر ئینتەرنێت و مۆبایلە. خێرایی زیاترە پەیوەندی باوەڕپێکراوترە لەسەر مۆبایلە زیرەکەکان و ئامێرەکانی دیکەش بە هەماشەوە. جا لە لایەکی دیکە و سەیرەکەی نیگەرانی هەیە دەربارەی ئەوەی کە لەرەی زۆر بەرزی هەبێت و ئەو شەبانگەی کە بە درێژ شەپۆلی میلیمەتری ناسراوە و لە 5G ئەکات کە کاریگەری خراپی تەندروستیش دروست بکات بۆ سەر کۆمەڵگە. ئاخر بابزانین ئەمانە دروستە تا چەندە ئەم زانیارانە باوەڕپێکراوە و چۆن جیاوازی ئەەکەین لە نێوان 5G و 4G گرنگیەکەیان چییە و ئەو جیاوازەی کە لە نێوان هەردووکیانە هەیە چییە، بۆچی مەترسی دروست بووە لەسەر 5G کە بەکار بهێنرێت. ئەمانە هەمووی شارەزایەکی تەکنەلۆژیا وەڵاممانەداتەوە. شارەزای تەکنەلۆژیا و یاریە ئەلکترۆنیەکان زانە خالید ئەم بەیانە میوانی ئێمە بەخێر هاتی دژی سپاس دەکەم کاکزانە. کاکزانە ئەوەی کە زۆر گرنگە ئینتەرنێتە هەمیشە ئەڵێن کەی خێرایەکەی زۆر بێت، من تحملم نییە داونلۆد بکات فڵان بکاتەوە و ساڵ بە ساڵیش ئەبینین کە مۆدێلی نوێتر باشتر خێراتر. بەڵام لەگەڵەوە بابزانین ئەو جیاوازیانی کە لە نێوان جیەکان هەیە ئیتر 3G بۆ 4G دواتر بۆ 5G گرنگی 5G چییە و 5G لە چیەوە دروست بوو؟ بەڵێ سەرەتا وەکو مێژووێکی خێرا لە جیەکانەوە تقریبا ینی G1 کە دەڵێن خۆی جیلی پێدەرێن جیلی یەکەم لە تەلەفۆنێکی بەسیتەوە هات کە لە ڕێگەی واهێرەوە دەگۆزراوە لە چلەکانەوە، دواتر لە هەفتاکانەوە ینی وردە وردە بووە 2G کە تەلەفۆنی مۆبایل هات لەگەڵ خۆ دەگوازیەوە. ئەجا دوایە 3G هات کە ئینتەرنێت لەوێوە دەستی پێکرد، خەڵک دەیتوانی لەوێوە لە 2G دەتوانی تێکستیش بنێری، دەتوانی نامەش بێکتر بنێری. بەڵام لە 3G و ئینتەرنێت هەبوو بەڵام خاو بوو. لە 4G ئینتەرنێتیان هێنا خێراتر، بێگومان ئێستا ئەمە 4G بەکاردێنن زۆر هەتا ئێستا لەسەر سیستەمی 4G کە زۆر وڵات ئێستاش 4G نییە و ئێستا 5G خۆمان دەزانین کە ساڵ بە ساڵ داتا پێویستی مرۆڤ بە پێویستی بە داتا گواستنەوەی زیاترە. اینجا ڤیددیۆبی یاری ئەلکترۆنیەکان کە بەڕاستی ئەوانە هەمووی قەبارەیان گەورە دەبێت. پێشتر بە مێگابایت بوو، ئێستا بە گیگابایتە و دەچێتە تێرابایت، یعنی هەروە گەورە دەبێت پێویستە دائیمەن خەتێکی خێراترمان هەبێت بۆەوەی لەبەرەوەی خەڵک حەز دەکات فیلمەکان بە سافتر ببینی و جوانتر ببینی. هەموو شتەکان ئەوانە داتای پێویستە زیاتر نەقڵکرێت، بۆیە مرۆڤایەتی برسیە لە بۆ بەڕاستی خێرایی ئینتەرنێت. طبعا مەسەلەی 5G کە جیاوازیەکەی لەگەڵ 4G ئەوەیە کە ئەو پێدەڵێن دواکەوتن مەبنێت لەو لیتنسی هەیە، واتە دواکەوتنی زۆر کەمە کە تۆ مەسەن کلیکێک دەکەی لێرە کە شەپۆڵەکەی دەنێری بۆ ئینتەرنێتەکە و دێتەوە، ئەوە بە نزیکەی لە 50 بۆ 100 میلی سەکندی پێدەڵێن لە بۆ 4G ئەوە کەمتر لە 5 میلی سانیە، ینی زۆر کەمە خێراییەکە، ینی کە دادگر یەکسەر دێت. ئەوە زۆر گرنگە ئەوە جیاوازەکەیان و داونلۆدی شێوازی داونلۆدی ئینتەرنێتی با بڵێن 4G ئەو پەڕی دەگاتە چەند مێگابایتێک، بەڵام لێوێن دەردەگاتە تا 1 گیگابایت دەڕوا، زیاتریش بێگومان زیاتر دەڕوا، زۆر خێرایی، یعنی لە یەک چرکەدا ئەوەندە داتا دەگوازێتەوە. و بەنسبەتی پرسیارەکەی تر چ بوو؟ بەڵێ ویستم بزانم کە ئەو جیاوازی کە لە نێوان 4G و 5G هەیە جیاوازیەکی زۆر ئاست بەرزە یاخود نا چەند چۆنەڵێ کەمە، بەڵام گرنگەوەیە کە جیلێک چۆتە پێشەوە. زۆر جیاوازە، نزیکە 1 لە 100 جیاوازە، هەر زۆر جیاوازە، یعنی ئەوەی کە 5G دەیکات ئەوەش لەبەرەوەی شەپۆلەکانی ئەو بە مایکرۆ کە شەپۆلی ئەو 4G بەو شێوازەیە لێک دوورە ئەگەر سەیریکەی، بەڵام ئەو شەپۆلەکانی مایکرۆیە زۆر بچووکە بە ملیمە، لەبەرەوەیە کە خێراییەکی زۆر شەپۆلەکە چووکە شەپۆلی رادیۆیی ئیش دەکات بەڵام بە شەپۆلی رادیۆیی و پێویستیشە لە 5G گرنگەکە ئەوەیە کە ئەوەیە پرسیاری دروست کردەوە لە مەسەلەی تەندروستیش. بەڵێ بنیشویستم ئەو بزانم کە بێگومان کە ئاوها خێرایەکی هەیە و خۆ دواتنی مرۆڤ هەمیشە برسی
ئەوەیە نوێترینەکانی دەست بکەوێت بەڵام لەگەڵەوەشا بە چاڕوانیەوە بکرێت کە هەندێک لایەنی نەرێنیشی هەیە لایەنە نەرێنەکانی چین. بەڵێ یەکەمیشت لە بۆ مەسەلەی تەندروستی تا ئێستا یەکلا نەبووەوە 100% خراپیاننا بەڵام لە زۆربەی وڵاتەکان مەسەن بۆ منە منداڵ نەهێنن بۆ شوێنانەدا بڕوە شوێنیان داناوە کە ئەو تۆڕانیان لێ داناوە چونکە ئەوە بە مێش تۆڕ ینی دەبێت یەک برجنی ئێمە فۆرجی دەبین ها ناوە دەبین برجەکەی ئەلێ وانە دەبێت زۆر بێت دەبات یەک برج لە یەک شوێن بێت هەتا لە ئەلێری مەسەنە لە ترافیک لایت و ئەوانە دادنن ئەوەکانیان ئەوەکوی نییە بە وایفای ئیش بکات جیاوازە ئەجا زۆر دەبی دامدرێت چکە دەبێت لێک نزیک بی گەروا بێ ئەو شەپۆلانە بە بەردەوام لە شوێنە گشتەکانە هەیە بەڵێ دەودەچی زۆر بە خێرایش کاتە لە چ شوێنێکی جستەی مرۆڤ کێشەی تەندروستێکە دروست دەکات تا ئێستا دەڵێ لە بۆ ئافرەتی سکپڕ لەوانەیە لە بۆ کۆرپەلەکەی خراپێت لە بۆ منداڵان وە زیاتر لە بۆ مێشک مرۆڤ ئەوە دەڵێن لەوانەیە تا ئێستا بەس یەکرانە بۆتەوە ئەو شتێ 100% زانستین دەڵێن لەوانە شەوابی بەڵام لەبەرەوەی کە نانەوێ بە خەڵک بڵێن کاریگەریەکەی زۆر نییە چونکە خواست لەسەر ئەوە گەورەترە لەوەی کە گرنگی بە ئەوەی بەداخەوە مەسەلەی تەندروستێکە پاشتر خراوە ئەوە پێشتر خراوە باشە ئەی لە لایەکی تریشەوە ئەوە زانین کە چین ئاستی پەیوەندیەکانی دەگەێنێت تا 5G و ئەمریکا لەم هەنگاوە نیگەرانە بۆ کێشەکە لەکوێیە بەڵێ ئەوەی کە خۆی ئەستن چین لە چەند ساڵی ڕابردوو گرنگێکی زۆریدا بە 5G و هواویش یەک لەوانە کە کێشەی هەبوو لەگەڵ ئەمریکا کێشەکە ئەوە بوو چکە ئەوان یەکەم جار ئەوان دروستیان کرد هەواوی کۆمپانی هەواوی بۆچی مەترسیدارە لەبەرەوەی 5G بەزەوە نیە تۆ بە مۆبایلەکەت ئینتەرنێت بکەی 5G بۆ هەموو شتێک دەبێت یان بۆ نمونە ئێستا ئەمە لێرە دانیشتوین دەتواندرێت ئەگەر کامیرەکان 5G بی هەمووی بێکەوە دەبەستێتەوە نێتۆرک پێویستی بە مرۆڤ نامێنێ ئەو ئێستا ئۆتۆمبیلی بێ شۆفێر بۆتە مۆدل مەسەن وردەوردەوە دەست بەست دنیا دەگرین هەموو ئۆتۆمبیل بەیەکەوە دەبەستێتەوە یعنی تا ئۆتۆمبیلەکان پەیوەندیان لەگەڵەیەکەوە هەیە تایارە لێخوڕین هەمووی دەتوانانی بە 5G بکەیت هەتا ئەشیای ناو مەتبەخت هەموو شتێک دەتوانێت ترەگەروا بە دەستی کار لە مرۆڤ زۆر کەمە بێتەوە چی بکەین دا بنیشین لە جێی خۆمانە بێت بەڵێ دەستی کار کەم دەبێتەوە و دەترسێن لە سایبەر ئەتاک یعنی هێرشی ئەلکترۆنی بکرێت لەبەرەوەی کە تۆ سارە هەموو ئەلکترۆنی یەکە هێرشی بکاتە سەری کۆنتترۆلی هەموو سارەکان دەکات یان تایاریان شتێک لەوەی دەترسێ ئەگەر سین دەستی بەسەرەوە بابەتە بەدا بگرێت ئەو کاتە هەموو دەتوانی کۆنتترۆلی بواری ئەلکترۆنی کاگە بیانەوە هاکی بکەن یان بویانەوە بکەن خەتەرە زۆر ئەوە لەسەر کاکزانە توانرێت ئەم قۆناغی کە ئەگەر 5G کارا بکرێت و بەکار بهێنرێت لە وڵاتان بە شۆڕشێکی تەکنەلۆژی نوێ ناو ببرێت بێگومان 5G چونکە زۆری کاتویست ئەوەکو لە جیلێکەوە بۆ جیلێکەوە ئاسان نییە کاتێکی زۆری دەوێت پارەیەکی زۆری تەرخاندەوێت ملیارەها دۆلاری دەوێت بەڵێ شۆڕشێکی تەکنەلۆژیە چونکە ئینتەرنێت ئێستا بۆتە ینی با بڵێن کڕۆکی هەموو مرۆڤ هەموو کەسێک ها بەردەوام یەکەم شت بەیانی هەلستی ئینتەرنێت لە ڕێگەی ئینتەرنێت و ئاگات لە هەواڵەکان و ئاگات لە هەموو شتێکە ئەجا بەڵێ شۆڕشێکی گەورەترین خێراترین شتێک هەستی پێ بکەی ڕۆژانە هەستی پێ دەکەی کە و مادەم بەس تەلەفۆنیش نێوەکو باسم کرد کۆمپیوتەر و مۆبایلەکەمان نییە لە شتیت کەش دەتوانی کۆنتترۆل بکات بەڵێ ئەوە شۆڕشێکی گەورەی تەکنۆلۆژیە بۆ مەترسی ئەوەش هەیە کە چاودێریی وردی مۆبایلەکان بکرێت بێگومان کاتە ئەوە لە ڕووی جگەل لە تەندروستێکەش لە ڕووی ئەمنیەکەیشەوە کێشە دروست دەکات باشە لە 5G ئەتوانین بڵێن چەندێکی ترتر بە گشتی کار لەسەرەوە کراوکە لە هەموو جیهانە کاری پێ بکرێت هیچ شوێنێکی ئێستا پیادەی کرد بێت بەڕای من لێرە ژوای ئێستا ئیشیرە دەکەن تاکیدین بەڵام بێگومان هەموو وڵاتێک هەوڵەدا بیهێنی بۆ خۆی ئەگەر ئەوەی من بزانم کە من زانیارێکی تەواو وردم نییە بەڵام لێرە ژوە هەوڵەدەن بیهێنن کۆمپانیاکان چونکە چێ زیاتر بیهێنی تەبان خەڵک دەچێتە ئەوێ و پێویستە زۆر وەکو باسم کە ئیشی زۆر ئاساندا چەند لایانی خراپی هەیە سێ ئەوەندە لایانی باشی هەیە بەڕاستی کارمان زۆر بۆ خێرا دەکات ئەجا ئێستا زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان هەیەە ئەوروپا ئەمریکا هەیەە چین خۆی و ئەو وڵاتانە یابانوانە بەڵام وردە تەشەنە دەکات بڵێ باشە کاکزانە ئێمەی کورد لە بەکارهێنانی تەکنەلۆژیا لەکوێین بە تایبەتی لەناو ئەم بازارە قەرەباڵقی کە ئێستا دروست بوو بەڵێ وڵی ئێمە بەداخەوە بەس هۆشیاریمان یعنی تەکنۆلۆژیا هەیە بەکاردێنیت بە هەڵە بەکاردێنرێت بەداخەوە هۆشیاری پێویستە زۆر ئەگەر ناوەکو بڵێ تەکنۆلۆژیامان لە ژێر دەستی بەڵێ تازەترین ئایفۆن دێت تازەترین مۆبایل دێت لە هەر شەریکەیەک یەکەم ڕۆژ لێرەیە و تازەترین هەر شتێکی من بڵێن تەکنۆلۆژیبی لێرەیە وەکو مەسەلەی ئینتەرنێتیش تۆ 5G ینی
لەوانەیە ئێمە لە فۆرجیش لە پێ زۆر وڵاتان بوون ڕاستە هەندێک تاخیر هات بەڵام هێشتا لە ئەفریقیا و نازانم چێ وڵاتانەکە سەیریکەی هەتا خۆی عراقی خۆمان ئێستا لە بەغدا ئێستاش کێشەی ئینتەرنێتیان هەیە نییانە ئینتەرنێتێکی خێرا نییە وەکو کوردستان ئینجا ئێمە لە پێشین بەڵام هۆشیاریەکەمان کەمە بەداخەوە لە هەڵبژاردننی ئامێرەکان هەندێک خەڵک ئاگادارم کە بێ هۆشیارە مەسەەن نازانی براند چییە و ئەوە چیە لیان تێکەڵ دەبێت و ئەو بابەتانە هەیە ینیشتی زۆر لێرە ساغ دەکرێتەوە لەگەڵ خەڵکەکە کە زۆر شەریکەنین کوالەتی نییە ینی ئەوە پێویستی بە کوالەتی کۆن واتە هێنانەکەی ئاسانە کڕینەکەی لێرە ئاسانە بەڵام ئاستی هۆشیاری خەڵکەکە و ئاستەنیەکە بەو شێوەیە کە خێرادێت بەو شێوەش هۆشیاری لە پارەوە وەربگرێت گومان باشە دەستەکان خۆش بێت زانە خالی شارەزای تەکنۆلۆژیا و یاری ئەلکترۆنەکان ئەم بەیانە لەگەڵ ئێمە بووی سپاس دەکەم زۆر سپاس